سڵاو بەر لەوەی باسی دیاردەی ئەم جاری بەرنامەکە بکەم پلانمان بوو لەگەڵ تیمی بەرنامەکە کە ئەم بەرنامەیە لە جێگەیەکا بکەین کە پەیوەندیدار بێ بە دیاردەکەمانەوە دوای گفتوگۆمان کتێبخانەی گشتی شاری سلەیمانیمان هەڵبژارد بەسپاسەوە بۆ بەڕێوەبەرانی کتێبخانەکە کە ئەم کاتیان نابە ئێمە و یا بە تیمی بەرنامەکان بەرنامەی تیا بکەین بەڵام بەر لە دەستپێکردنی بەرنامەکە کەوتینە گفتوگویەک لەگەڵ میوانەکانە بەڕاستی کۆڵێک بۆ هەمومان دڵتەنجی جێهێش کە ئەمە دۆخی کتێبخانەیەکی گەورەی گشتی شاری سلەیمانیە کە بە پایتەختی ڕۆشنبیری ناوە بێ کە ماوەی 2 سەعاتێک پێش ڕیکۆرد ئێمە لێرین تەنها یەک کەسمان نەبینەوە کتێبێکی بەدەستەوە بێت تەنها یەک میوانمان نەبینەوە لەم کتێبخانەیە بێ هەڵبەتە ئەمە هۆکارەکە بەشێکی ئەو هۆکاریە کە ئێمە ئەمڕۆ بەرنامەی لەسەرەکەین بەهەرحاڵ دیاردەی ئەمڕۆمان باز لەو دیاردەیە ئاکەین لەم ئێوارانەی ڕابردووە لەگەڵ هاوڕێما سەرۆر محەدین بەدەم چاخواردنەوە مناقەشەی ئەم دیاردەیەمان کرد سەرۆر وتی ئەگەر پیا و پرسیارێ بکە 20 ساڵی تر ئایندەی زمانی کوردی و ئایندەی ئەو پاکێجی کە بە چواردەوری زمانی کوردیەوە هەیە بە ینی مەبەستمان ئەدەبیات و نووسرا و مۆسیقا و گۆرانی و فلم و هەموو ئەو پاکێجی کە بە کوردی وێنەی بۆ کراوە ئەبێت چی بەسەر بێ لە ئێستاە جیلێک بەڕێوەیە ئینگلیزیەکی با بڵێین ناکامەڵ لەگەڵ کوردیەکی شەل و کوێرە ممارەسە ئاکات قسەکە ئەوەیە ببوورە زمانەکە ڕەنگە وەکو پێویست نەبێ بەڵام ئەمە وەکو خۆی قسە بکەم قسەکە ئەوەیە کە نە ئینگلیزیەکی ئەوەندە باشە زانێکە سێرچ و بە دوواداچوونی گەورەی جیهانی پێ بکات و نە کوردیەکی ئەوەندە باشی سەزانێکە وەکو کورد زمانێک سیر بکرێت ڕاستە و قسە هەیە کە لەسەرەوەی کە گرنگە هەر تاچێک لە هەر وڵاتێک بێت بەدەل لە زمانی دایکی زمانێکی تر بزانێ بەڵام بەو مانایە نییە بەو بەرەڵایی کوردستان نییە کە زمانی دووەم زمانی یەکەمە لێ بسەنێتەوە وەکەوەی لە کوردستان ئاگوزەرێ بەڕاستی وەکەوەی لە قوتابخانەکان ئاگوزەرێ لە کوردستان وەکەوەی لە بەشێک لەو زانکۆیانە ئاگوزەرێک کە هاور دەکراوە و دیوێکی بیرکردنەوەی بەشێک لە شەقامی کوردی ئەوەیە کە ئاساییە لە بەرووی کە زمانی کوردی زمانێکی فەقیر حاڵە بە بۆچوونی ئەوان بۆیە مناڵەکانیان نەوەکانیان بە شانازیەوەیە کە لە دانیشتێکە بە شانازیەوە باسیەکەن ئەڵێ وڵا کوڕەکەم کوردی نازانێت یا کوردەکەی باش نییە بە تایبەت بەشێک لەو خێزانانی کە لە دەروی کوردستانەژی بە خۆشحاڵیەوە بە میوانناری دکتۆر محەممەدی مەحوی پرۆفیسۆر ئەرکی کێشە و پسپۆر لە زانستی زماندا و لە ماوەکانی ڕابردووە کتێبێکی زیاتر لە 1000 پەڕەیت پێشکەش بە کتێبخانەی کوردی کردووە کە تایتڵی کتێبەکە بە ستانداردکردنی زمانی کوردیە و بەرجی دووەم و وێزگەکانی تری کتێبەکە پێم وابێ لە ئامادەکردنایە هیوادارم پێمان ئاشناکەی گەوری و نوان زۆر زۆر خۆشحاڵ بووم کە بەشدار بووی لە بەرنامەکەمە سوپاس بۆ بەڕێستان قوربانە بم دکتۆر شیلان عومەر مامۆستای زانکۆ جەنابی شە بەخێر بی دکتۆر شیلانی شەکە لەو مامۆستایان نەرمونیانانی کە جێدەسێکی جوانی بە زانکۆی سلەیمانیەوە دیارە هیوادارم جێدەسی شە بەم بەرنامەیەوە دیار کاک ئەرین مەحموود مامۆستای زانکۆ ئەتوانم لەو دانیشتنی کە باسمان کرد یەکێک لەو فیگەرانی کە ئەبوایە بەهاتاتان بەرنامەیەوە جەنابەت بوویت لەبەرووی کە بەشێکی و قسە و باسانی کە کردمان قسە و باس و گلێ و گازندە و ڕەخنەی جەنابت دووبارە بەخێر بی ئازێت کێشە دکتۆر جان نازانم لە بە پرسیارێکی کورت پێت بڵێم بۆچی ئەمە دۆخی کتێبخانەیەکی گشتی ڕەنگە دوور بێ لە دیاردەکەەوە بەس مەبەستمان پرسیارە لە تۆ بکەم بۆچی ئەمە دۆخی کتێبخانەیەکی گشتی شارێکی گەوری وەکو سلەیمانیە هۆکارەکەی فرەلایەنن فرە چەشنیشن بەڵام هۆکاری سەرەکی پەیوەندی بۆ هەیە کە
بایەخدانی خەڵکی بە زانست و بە خوێندن هەموو کاتێک ئاستێکی بەرزی هەبووە. ئەو وەزارەتە و ئەو لایەنانەی کە زانست و پەروەردەکان لە ئەستوا بووە لە ئاستی پێشکەشکردنی ئەو پێویستیانە نەبوون کە داواکارەکان داوایان کردووە. زانست و پێگەیاندن بە زمان ئەکرێ بە تایبەتی بە زمانی دایک. هەتاوەکو ئەمڕۆ ئێمە نە فەرەنگە ئاوازەکەمان ئامادە کردووە لە گەنجینەی وشەکانی ناومێشتی مرۆڤی کورد دەرمان هێناوە خستومانەتە سەر کاغز لە دووتۆی کتێبێکا بڵێن ئەمە فەرەنگی ئاوازی کوردیە، نەتوانیمانە ڕێزمانەکەشی وەکو خۆی دەربهێنین و زمانەکە بکەین بە زمانێکی پێوەری کە ناوی زمانی ستانداردە. زمان کەسێتیە، هەم ناسنامەی نەتەوەکەیە. کەسانێک کە زانست بە زمانی دایکیان ئەخوێنن، بەرهەمی وێژەوانی بە زمانی دایکیان ئەخوێنەوە و لێکۆڵینەوەی لەسەرەکەن چێژێکی تایبەتی لێ ئەبینن. کاتێک کە ئەو زمانەی زانستەکە و بەرهەمە وێژەوانەکەیان پێ ئامادەکرێت و پێیان ئەخرێنە بەردەمی خوێنەر، ئەو زمانە نییە کە وەک پێویست بێت، ئەمە خۆی لەلایەکەوە هۆکارێکە بۆ ئەوەی کە خوێنەر و ئەو کەسانەی دوای زانست ئەکەن و دوای وێژەوانیەکەون ئارەزۆکەیان کەم بێتەوە. پاشان نەبوونی زانستگا و زانستگەی پێویست بە پسپۆڕانی پێویستەوە. ئەوە تا ئەمڕۆژ تاوەکو ئەمڕۆژ کە ئێمە گفتوگۆی لەسەرەکەین بە زانکۆکانی و بە زانستگاکانی کوردستانەوە دیارە. ئێمە هیوامان وا بوو کە کاتێ زانستگا لە کوردستانە یا لە سلێمانیە لە هەولێرە ئەکرێتەوە ساڵانی سەرەتا ژمارەیەکی باش لە پسپۆڕان و لە پرۆفێسۆرەکانی دەرەوە بێنێت وەکو چۆن جاران لە هەندستان و لە ئەوروپاوە بۆ زانستگاکان هێنرانەوە. بەڵام کە ئەمانە نەبوون خۆمان بۆ خۆمان پێگەیانوە. لەبەرەوە بینی ئاستی زانستەکە لە ئاستی زانکۆکان و زانستگاکانی دەرەوانین. ئەنجا ئەمانە هەموو بنە هۆی ئەوەی کە بەرهەمی وێژەوانی و بەرهەمی زانستی خۆمان کەم بن لە کوردستانە، کە ئەو بەرهەمانە کەم بوون خوێنە ڕوو ئەکاتە بەرهەمی بیانی. لای ئێمە ڕووکراوەتە بەرهەمە عەرەبیەکان لەبەرەوە خەڵک کە لە قوتابخانەکانی شابە عەرەبی خوێنویانە سەرچاوی عەرەبیان خوێنوەتەوە، ڕۆمانی عەرەبیان خوێنوەتەوە، پاشان فارسی. سەردەمانێک بۆ شانازی کراوە بۆەوە کە بە زمانی فارسی ئەتوانین بدوێن و ئەتوانین بەرهەمی وێژەوانیمان هەبێت یا بە زمانی عەرەبی. ئەمڕۆ ڕۆژگارەکە بەردەوامی ئەو ڕۆژگارەیە، چونکە هەلومەرجەکان زۆر نەگۆڕاون. ئەوەی کە پێویستەوەکو پێویست نێنراوەتە ئاراوە، لەبەرەوە ڕۆکرێتە چی؟ ڕۆکرێتە بەرهەمی ئەو بەرهەمانەی کە بە زمانی ئەوروپی نووسراون بە تایبەتی ئینگلیزی. ڕاستە بە کورتی پێم بڵێ هەستی تۆ چییە؟ ینی قسەی تۆ چیە بۆ چۆڵ و هۆڵی کتێبخانەیەکی گشتی ئاوا گەورە لە شاری سلەیمانی؟ زۆر ئەگەر بە کورتی پێم بڵێ. بەڵێ ئەوە بەشێکە لەو دەربڕینەی کە منێڵێم. بەڕاستی گریانمان دێ بۆ ئەوەی کە کورد خۆی چی بە خۆی ئەکات و چیش لە خۆی ئەکا، بووە بە مۆڕانە و کەوتەتە ژیانی خۆی کە خوێندن بەو شێوەی لێکرا بە زمانی دایک نەبێ. دەستخۆش منەمێ دوای ئەمەوە پرسیارە لای تۆ. دکتۆر تۆ لە سێکتەرێکی گرنگی ئەم وڵاتای ینی و لە زانکۆی سلەیمانی مامۆستایت، قسەکەی من ئەوەیە کە چۆن ئەیبینیت، چۆن ئەم دۆخە ئەبینیت کە ئێمە ئێستا بەرنامەی لەسەرەکەی نین، چۆن ئەو دۆخە بینی دەگرە و پرسیارە لە تۆ بکەم 20 ساڵی ئایندەی ئەم جیلە و ئەم وڵاتە و زمان و کولتوری زمان لەم وڵاتە بەرەو کوێیە چێ؟ خۆی زانکۆ وەکو دامەزراوەیەکی فێرکاری یەکێکە لەو دامەزراوانی کە ئەچێتە ناو دامەزراوە پەروەردەیەکان لە هەموو دنیاە. ئەو دامەزراوانەی ڕۆڵیان لە پەروەردەکردنی نەوەیەک هەیە بۆ کۆمەلگا 4 کەناڵی سەرەکین. یەکەمینیان خێزانە، دووهەمینیان دامەزراوە پەروەردەیەکانە کە لە دایەنگە و دەستپێکە هەتا خوێندنی باڵا،
سێهەمینیان کەناڵەکانی ڕاگەاندنن، چوارەمەنیان دەمەزراوە کۆمەڵایەتەکانن، پێنجەمیشیان لە کللتورێکی ڕۆژهەڵاتی وەکو ئێمەیە دامەزراوە ئاینەکانن. لە هەموو دنیاە ئەم 5 کەناڵە ئەبێ هەر پێنجیان پێکەوە تەواوکارانە و تێکچڕژاوانە ئەو بەرنامەی کە هەیە بۆ پەروەردەکردنی مۆدلێک لەنەوە بۆ کۆمەلگا کاری پێ بکەن، کامەچێتە ناو پرۆسەیەکی گەورەترەوە کە بە پرۆسی پێداگۆگیش باسی لێوە کراوە. گرفتەکە ئێمە لێرە زۆر بەداخەوە هەریێک لەم کەناڵانە لە دۆڵێکن. خێزان بە جۆرێک مناڵ پەروەردە ئەکا، دامەزراوە پەروەردەیەکان بە جۆرێک پەروەردەی ئەکا، کەناڵەکانی ڕاگەاندن بە جۆرێکی تر، دامەزراوە کۆمەڵایەتیەکان و ئاینەکان کە هەر یەکیان ئێمە نەهاتوین ئەمانەیەک خەین، ئەمان نەهاتوین بەرنامە ڕێژەیەکیان بۆ بکەین و جیلەکەش لە ناوڕاست جیلەکە تیاچووە. من ئێستا لە زانکۆ بە تەلەبەکان ماڵێم هەموو جارێ ئەڵێم دامەزراوە پەروەردەیەکان کە ئەرچیان بنیادنانی بەهاکانە، ئەرکیان چاندنی ڕەسەنایەتیە کللتورە لە ناو تاکەکانە نەیانتوانیوە بیکەن. لە هەموو دنیاە مناڵ لە دایانگەوە لە 3 ساڵیەوە بەهای بۆ دیاری کراوە کە لە 9 مانگی تەمەنیا کە لە دایانگەیە یا لە هەر دامەزراوەیەکی پەروەردەیی و فێرکاریایە ئەبێ ئەو بەهانەی تیا بچێنرێت. زۆر بەداخەوە ئێمە تەلەبە لە زانکۆ 21 ساڵە بەهایە کە ئەبێ لە دایانگایە تیا بچێنرابێ نازانێت. من گلەی لەو ناکەم چونکە ئەو بۆ بە قوربانی ئەم پەرش و بڵاوی کە بەداخەوە لە حکومڕانی حکوومەتی هەرێما تا ئێستش فەلسفەیەکی پەروەردەیمانە بۆ پەروەردەکردنەوەیەک بۆ کۆمەلگا. دەستخۆش کاگەری ئەوەی کە ڕخنەیە بۆ تۆمدانا، ئەوەی کە قسەیە من هەڵبەتە پێشتر مناقەشەمان کردووە بەڵام حەز ناکەم قسەکانی تۆ من بیکەم. ئەمە تەندروستە تۆ بەدەر لەوەی کە مامۆسای زانکۆی بەڵام وەکو باوکێکیش لە دەروی کوردستان ژیاویت، لە دەروی کوردستان مناڵت هەبوو مناڵت پەروەردە کردووە. ئەمەی کە ئەگوزارێ لە کوردستانە ئەم مۆدلەی کە بەشێک لە دایک و باوکانی کوردی بە شانازیەوە باسیەوەکەن کە مناڵەکانیان ناتوانن بە زمانی دایک قسە بکەن، بە شانازیەوە وەسپیانەکەن کە گوێ لە گۆرانی کوردی ناگرێت، کە کتێبی کوردی ناخوێنێتەوە، کە کللتوری کوردی پێ گرنگ نییە، بە شانازیەوە باسیەماکەن. ئەمە تەندروستە؟ سواس کاک دەروون. ئەگەر من لەوە دەست پێ بکەم کە لە ئێمە ڕاستە ڕەخنەمان هەیە، بەڵام ڕەخنە بەومانە نایەت کە ئێمە شتەکانە بێیان بە ڕەش ببینین یان بە سپی. من شخصیان خۆم لە هیچ بوارێکی ترا ئیمانم بەو ڕەش و سپیەتیە نییە. هەموو شتێک لەوە چ دیوی باشی هەبێەوە بە دیوی ترا دیوی خراپی هەبێ. ئەوەی کە پەیوەندی بە باسەکەی ئەم ڕۆمانەوە هەیە، ئەم مەسەلەی زمانی ئینگلیزی کە وا چۆتە ناو کۆمەڵگەوە و ناو جیلی خوێندکاران و مناڵان و ئەمانەوە لە ڕاستیە ناتوانین ئینکاری لە دیوە باشەکانی بکەین. دیوە باشەکانی زۆرە و بە دڵنیاییەوە ئەوەی کە ئێمە بینین ئەو مناڵانەی کە ئێستا فێری زمانی ئینگلیزی بوون فەرقیان هەیە لەگەڵ جیلەکانی پێشووترا، لەگەڵ نەوەکانی پێشووترا کە فێری زمانی ئینگلیزی بوون یا ئەتوانین بڵێ فێری زمانی ئینگلیزی نەبوون لە کاتێکا کە بە درێژایی 7 تا 8 ساڵ ئەمان لە مەرحەلەی ئیبتیدائیەوە تاکو ئامادەی زمانی ئینگلیزیان خوێنەوە. ئەم نەوە نوێیە بە باشتر فێری زمانی ئینگلیزیە بێ. ئەمە دیوە باشەکەی. طبعاً بزانینی زمانی ئینگلیزی کردنەوەی دەرگایەکی زۆر گەورەیە بە کلیلە بۆ کۆمەڵێک دەرگای زۆر گەورە لە بواری ئیشکردنە، لە بواری ئەکادیمیا باری خوێندنە. ئەمانە هیچی ئینکاری لێ ناکرێ تا ئەو شوێنە زۆر باشە کە تەسیر نەکاتە سەر زمانی دایک. کاتێک کە ئەمە بوو بە مەترسیەک کاریگەریکی خراپ کاتە سەر زمانی دایک و ئینسانەکە بەهۆی زانینی زمانێکی ترەوە کە زمانێکی گلۆبڵی وەکو ئینگلیزیە زمانی دایکی لەبیر بچێتەوە ئەلێرەیە زەنگە مەترسیەکە لێ مابێ ینی ئیتر حسابی وە بکەین و ئەم بەرنامەیەش خۆی لەخوایەوە چ هەنگاوێکی زۆر بچووک بێ، بەڵام گرنگە ئێستا باس بکرێ و ئێستا مناقەشەی لەسەر بکرێ، گفتوگۆی لەسەر بکرێ، وەک لەوەی کە کاتێک ئێمە ئاوەڕ بینەوە ئیشەکە لە دەست دەرچووە. ئەو خێزانانەی کە هیوادارم زۆر کەم بن کە فەخر بەوەکەن شانازی بەوەکەن مناڵەکان کوردیەکەی باش نییە بە دیوی ترا ئینگلیزی باشە. قسەیەکی مەشهور هەیە کۆتەیشنێکە هی کەسێکی لە بواری تەکنۆلۆژیا ئیشەکە دایمەن ینی لە بەرنمەیەکە جۆم لە قسەکەی بوو ئەڵێ زۆر باشە تۆ توانی شانازی بۆ بکەی کە ئینگلیزیە زانی ئینگلیزیی باشە زانی، بەڵام هەرگیز نەکەی شانازی بۆ بکەی کە زمانی دایکی خۆ بە باشی نازانی.
ئەوانەی ئەوە ئەکەن تەنها کەسە زۆر دواکەوتووە نەخوێنەوارەکانن تاوان کە ئێمە ئاڵی نەخوێنەوار مەبەستمان لە ڕەهەندەکانی تری خوێنەواری تێگەیشتن ئەوەی کە فەخر بەوەکە کە زمانی دایکی خۆی بە باشی نازانێت لە ڕاستیە لە ڕێگەیەکی زۆر زۆر خراپەوە ئەڕوا و کەسێکی زۆر دواکەوتووە کەسێکە کە نازانێت ئەسڵەن مانای زمان نازانێت چیەوە مانای گرنگی زمان نازانێت چی وەکو کاک دکتۆر باسی کرد زمان ئایدنتیتیە بەڕاستی زمان شوناسە زمان بە تەنها ئەوە نییە خەڵک بە پێم دۆخی ئێسای کوردستان بە کورتی پێم بڵێ بە پێم دۆخی ئێسای کوردستان زمانی کوردی لە بەردەمی 20 ساڵی ئایندا ئەو مەترسی هەیە کە باسە کرد ئەتوانین بڵین هەیەی و زمانی کوردی هەر بەدەر نەبووە لەو مەترسیانە هەر پێشتریش لەسە بەڵام ئەگەر پێشتر مەترسیەکە زەق بوو بێ دکتۆر شیلان مەسەلەن پێشتر مەسەلەن حکومەتی بەعسە بۆ حکومەتەکانە بۆ سەرکوتکەرە بۆمانی لە بەرامبەر ئەما هێزێکی شە بۆی کە زمانەکە پارێزی بەڵام ێستا لە ئاشتیا خەریکە زمانەکە خەتەرترە خۆویستیە ئەمە ینی ئەم لە ناوبردنە هێواشەی زمانی کوردی بۆ بەکارێکی خۆویست ینی خەڵک بە ئیرادەی خۆی ئیگاوەشتم لەبەرەوەمە خەتەرترە زۆر زۆر ئەگەر بەمەوێ جوابی ئەوە بمەوە کە مەسەلەن لە دنیاە سەبا بڵین باسی دەرەوەکەین باسی خۆراوەکەین باسی ئەو وڵاتانەکەین کە زمانیان زمانی یەکەمیان زمانی ئینگلیزی نییە ئەگەر سیر بکەی هەموو جی لە یەک لە دوای یەکەکانیان چه ئەوانەی چوونەتە زانکۆ چه ئەوانەی کە لە زانکۆیان هەڵ نەبژاردۆ ئیشێکی ترەکەن باشە ینی نسبەیەکی هەرە زۆریان ئەگەر نەڵین هەمویان زمانێکی ئینگلیزی زۆر زۆر بە پاراوی و بە باشی ئەزانن زۆر بە جوانی قسەکەن کۆمیونیکیشنیان زۆر زۆر باشە لە هەموو دنیا هیچ مشکلان نیە پەکیان ناکوێت لەگەڵەوەشە ئەو سیستمەی ئەوان هەمان ئەم سیستمی ئێرە نییە کە ئیتر مناڵ لە ئەوڵەوە بە ئینگلیزی بخوێنن شتیوانە لەوێ مناڵ لەوێ بە زمانی دایکی خۆی خوێنێ یعنی ئەوەندەی کە احتیمام بە زمانی دایک ئەدرێت لە مەراحلی لە قۆناغەکانی سەرەتاییە بەعکسەوە هیچ کەسێک نییە باسی ئەوە بکە کە ئەم مناڵە بێ ئینگلیزی فێر بێت نەخێر ئەم مناڵە بێ یەکەم جار زمانی دایکی خۆی فێر بێ بە باشی اینجا دوایی ئەڕوا لە قۆناغەکانی تری خوێندنە ئینگلیزی فێرە بێ و ئینگلیزیکی باشیش فێرە بێت دەستەکانە خۆش دکتۆر هەمان پرسیارەکەمەوە بە پێم دۆخی کە ئێستا هەیە مەترسی 20 ساڵی ئایندە لەسەر زمانی کوردی هەیە مادەم بەرنامەی لەم چەشنە هەیە مادەم حکوومەتی کوردی هەیە سێ وەزارەتمانەیەکە ڕاستەوخۆ بەرپرسیارن وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێنەی باڵا و وەزارەتی ڕۆشنبیری خەڵکیش لە کوردستانە لە ڕاستیە ئەم بابەتە زۆر بەگرنگ ئەزانێ لەبەرەوە بەردەوام بە دوای چارەسەر ئاگەڕێ من خۆم لەو باوەڕام کە بەپێ ئەو پرۆژانەی کە ناوەندێکی وەکەوەی ئێمە ناوەندی نیشتیمانی بۆ پێگەیاندن پێشکەش بە وەزارەتی پەروەردەی کردو و پرۆژەی ترە بێ بۆ ئەو دوو وەزارەتەی تر بەو شێوەیە مەترسیەکە نایەتە ئاراوە کێسە چاوەڕێیەکەین چونکە ڕێگەی زۆر هەن بۆ چارەسەرکردنی من حەزەکەم ئەوە بڵێم کە یەکێ لە ڕێگاکانی چارەسەرکردنی ئەوەیە کە ئێمە پێویستمان بە بوونی ئەکادمیای زمانە کە ئەکادمیای زمان بوو چەند ئەنجومەلێن لە ناو ئەکادمیای زمانەکە بێ بەرپرسیاری کۆمەڵێ شت ئەبن کە ئەمڕۆ لە ئەستۆی ئەو سێ وەزارەتیان بەڵام هیچ لەو وەزارەتانە خۆی بە بەرپرسیار نازانێ بۆ نمونە بەشی پەروەردە لە ئاخاوتنە بەدەم بێدیا بە نووسین لە دەربڕینە لە ڕاگەیاندنە بەڵام چێ بەرپرسیاری ڕاگەیاندنە وەزارەتی ڕۆشنبیری لە کاتێکە بەشی هەرە زۆری کە دێتە ناو بواری پێگەیاندن و پەروەردەوە وەزارەتی پەروەردە بەرپرسیارە بەڵام وەزارەتی پەروەردە نە بە ئاگایە لێ نەخۆشی تێگەێنێ لەبەرۆی کە جۆرێک لە پەیوەندی لە نێوان ئەم وەزارەتانانین لەبەرۆی ئەکادمیای زمان نییە لەبەرۆی کۆلێژی زانستی دیسانۆکو دکتۆر شیلان وتیانی قسەکە ئەوەیە وەکو چۆن ئەو سێکتەرانی کە جەنابێ باسە کرد هەریەکە و لە دۆڵەکەن بەشێک لە وەزارەتەکانی کوردستانی شەریەکە و لە دۆڵەکە بەڵێ اینجا کە ئەمانەمان هێنایە ئاراوە ئەوە بەشێکی پرۆگرام و بەرنامەمانە بێ بۆ شارەسەرکردنی کێشەکان لەگەڵ ئەوەشا بەڵام ئەبێ ئێمە ئەوە بزانین کە ڕاستە فێربوونی زمانی بیانی سنووری بیرکردنەوەی مرۆڤەکانە گۆڕێت
فراوانێک کات ئەیباتە دنیای دەرەوە ڕاست پێی پێبردننی بە دنیا دەریکردنی بە وردەکاریەکان زۆرتر ئەکا بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێت کە نەتەوەیەک بێت بە زمانی بیانی نەک بە زمانی دایکی بخوێنێت بۆ چونکە یەکەم زمانی مرۆڤ هیچ زمانێک لە زمانێکی تر چاکتر نییە هیچ زمانێکیش لە زمانێکی تر خراپتر نییە زۆر زۆر نەزانینە گەر بوترێت زمانی کوردی لەو ئاستا نییە ژیربێژی پێ بنووسرێت زمانی کوردی لەو ئاستا نییە زانستی پێ بکرێت ئەمە کەسانێک لەم جۆرە دەربڕاوانیان لێ ئەبیسترێت کە بەڕاستی ئاگایان لە زانستەکە نییە ئاگایان لە بوون و لە پیرۆزی مرۆڤ نییە بە زمانی دایکەوە باشە بەس قسەکە ئەوەیە دکتۆر قسەکە ئەوەیە مەسەلەن ئەگەر یارمەتیم بێ ئێمە وەکوتم وەزارەتەکانمان خۆیان بە بەرپرسیار نازانن لە وەزارەتی پەروەردە پێویست بوو لێکۆڵینەوە بکرێت بۆچی لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا کە بە زمانی دایکە خوێنرێت کە ئەڵمانیە بەڵام مناڵەکانیان کە ئەچنە قوتابخانە لە قۆناغەکانی خوێندنە سێ چوار زمانی بیانی هەیە بۆیان هەیە بە ئارەزوی خۆیان بیخوێنن جارێ زمانێکیان ئەوە خورتیە بێ بخوێنرێت بڵێن زمانی ئینگلیزی بەڵام کە لە پۆلی شەشی قۆناغی بنەڕەتی تەواو ئەکات ئەمجا سەربەخۆ سەرپشتی بۆی هەیە فەڕەنسیە خوێنێ ئیسپانیە خوێنێ کاتێکی ژەچێتە قۆناغی کۆتاییەوە دواناوەندیەوە ئەچێت بەشداری لە تاقیکردنەوەکە خۆی بۆ خۆی زمانێکی بیانیە لە بژێرە لە کام زمانە تاقی کرێتەوانێ و دەربچێت جیاوازیەکە لێرا لە چیە ئێمە ئەوەی کە پێڵەن بەڵگەنامەی پرۆگرامەکان بۆواتە ڕشتەکانی خوێندن ئێمە ڕشتەکانمان دیاری نەکردووە بە پێی فەلسەفەی خوێندن ئەمجا نەژ هاتوین بەرنامە بۆ خوێندنەکان دابنین ئێمە سەرچاوەکانی خوێندنی زمانی ئینگلیزیمان هێناوە لە ئینگلیز خۆیەوە وەرمان گرتووە یا لە عەرەبە وەرمان گرتووە بە شێوەیەکتر هێناومانە بۆ خۆمان گونجاندومانە ئێمە خۆمان بۆ خۆمان سەرچاوەی خوێندنمان بەواتە کتێبی خوێندنمان بۆ زمانی ئینگلیزی بۆ کورددا نەناوە لەبەرەوە ڕێباز و ڕێگەی وتنەوەکانیشی ڕێگە و ڕێبازێک نییە کە مناڵەکان فێری ئینگلیزی بکات بە پێچەوانەوە ئەبێتە هۆی ئەوەی کۆمەڵێ وشە لەبەرکەن بۆ عەرەبیەکەی دەرخیکەن کۆمەڵە ڕستە دەرەخکەن لە کاتێکە ئەبێ فێربوونی ناچنە قوڵایی ئەدەبیاتی ئەو زمانەوە فێربوونی زمان بە ئاخاوتنە بە پلەی دووەم لە بە کورتی جوابێکیەوەم بەرەوە ئەمە لە ئەستۆی وەزارەتی پەروەردەیە کە نایکات و باش بە کورتی جوابیەوەم بەرەوە باسیەوەت کرد ئەگەر یارمەتی بێ خەڵکی وا ئەزانێ کە زمانی بیانی فێر بوو ئەمە ئەیکا بە کەسێتیەکی تر و پلەیەک بەرزێکاتەوە لە بەهاکەی لە ناو کۆمەڵە لە کاتێکە پلەکەی زۆر نزمەکاتەوە کە زمانی دایکی فێر نابێت و لە بیرێکێ بۆ ئەوەی ئەم تەرا زۆر ڕابگیرێت و زمانی دایک و کەسێتی خۆی بەرز بێت پێویستە بەرنامەی خوێندنی زمانی بیانی لە وڵاتەکە بگۆڕێتەوە لە ئەستۆی پەروەردە باش من قسەکەی من ئەوەیە زۆر زۆر بە کورتی جوابم بەرەوە توت جۆرێک لە کەمزانی ناگەر کەسێک پێی وا بێ زمانێک لە زمانێکی تر باشترە یان ئەگەر پێت وا بێ کوردی زمانێکی خراپە و ئینگلیزی زمانێکی باشەیە هەر زمانێکی تر بەڵام بەشێک لە خەڵک مەسەلەن بۆی نووسیوم کابراڵێ بۆ نمونە منەمێ سێرچی بابەتێکی زانستی بکەم بە کوردی چۆن بیکەم ینی ئەمەش دیسانەوە ئەو هۆکاراگرێتەوە کە حکوومەت و لایانی پەیوەندیدار لەم وڵاتە نەیانتوانی و سەر چاوە زانستیە گەورەکان بە کوردی بکەن و یعنی سێرچی کوردی هەبێت بۆ شتانە بە دوواداچوونی کوردی هەبێت برای بەڕێز لەگەڵ سڵاومە بۆ ئەو سێ وەزارەت بۆ ئەو سێ وەزارەتە بە تایبەتی وەزارەتی پەروەردە حەزەکەم بزانیت ئەم کتێبخانەیە چەند کتێبی تایە ئەوەی کە ئەو زمانەی کە پێی نووسراوە ئێمە پێڵێن کوردی چەندی لە زمانە پێوەریەکەەوە نزیکە بۆاتە لە زمانی ستانداردەوە هێندەی لە زمانی ئاخاوتنی ڕۆژانەوە نزیکە هێندە لە زمانی ستانداردەوە نزیک نییە ئەو زمانەی کە
پێی ئەڵێن زمانی دایک و زمانی شیری و زمانی کوردیمانەوە پێی ئەخوێنین لە ڕاستیە نەمان کردو بە ستانداردەکەی کە پێوەریەکەی ناومێشکمانە تا بڵێن ئەمە زانست ئەمە ئەو زمانەیە کە زانستی پێ ئەخوێنرێ کە زانستی پێ ئەنووسرێ کە لێکۆڵینەوەی زانستی پێ ئەکرێت ئێمە ئەم کارەمان نەکردو فەرەنگەکەمان نییە حەزەکەم ئەمە پێ بڵێم بۆ ئەوەی ئاشکرا بێ لای خەڵکی چەند زیانی هەیە کاتێک کە ئێمە بە زمانی کوردی نادوێن و بە زمانی کوردی لێکۆڵینەوە و زانست ناکەین ئاوەزمەندی مرۆڤ هیبا و باپیرانمان هی مرۆڤەکانی ئێستا لە گەنجی وشەکانە بۆ تا عەقڵیەتەکە زانست و پەروەردەکە لە ناو وشەکانە کاتێک کە ئێمە بە زمانی عەرەبیە خوێنین ئێمە بە ئاوەزمەندی و عەقڵیەتی عەرەبیەوە ئەخوێنین و بیرەکەینەوە کە بە ئینگلیزیەکە خوێنین بەوەی ئینگلیزیەکە خوێنین و بیرەکەینەوە بەڵام جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان ئەو سامانەی کە من ناوبناوە ئاوەزمەندی عەقڵیەت لە وشەکانە لە نێوان کوردی و زمانەکانی ترا کە ئێمە سەرچاوێک بە کوردێکی خۆمان خوێنین و بە زمانە ستانداردەکە بە بەرجێ لە وشەکانی بگەین و لە ناوڕۆکەکانی ئەو کاتە ئەزانین دەستخۆشیلان خان ینی هەمان پرسیار لە تۆ کەمەوە ینی تۆزەگەمێ کورت و پوخت وەڵامم بیتەوە ینی لە بەرماوەی بەرنامەکە ئەمێ تۆزێک بە کورت و پوختی قسە بکەین ینی ڕەنگە ناحەقی خوێنکارێکیش نەگیرێ کاگەرین مەسەلەن کابراڵێ من سەرچاوێکی زانستی موێ لەسەر چوزانم لەسەر زانستی فیزیا چوزانم لەسەر زانستێکی کە کورد نیەتی ئەگەر ئینگلیزیش نەزانێ ئەگەر تۆزێک نەچێتە ناو کەڵچەرە ئینگلیزیەکە و زمانە ئینگلیزیەکەەوە چی بکات ڕاستە ئەوە خۆی ئەو تێبینیە زۆر بەجێیە کێشەکە گەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێم بەداخەوە بۆ 30 ساڵ ئەڕوا لە حکومڕانی کە تا ئێستا نەیتوانیوە پرۆگرام و بەرنامەی خوێندن لە دایانگەکانەوە تاوکو خوێندنی باڵا یەک بخە بیخاتە سەر زمان کە ئەمە خۆی پێچەوانەی پەرلەمانە کە لە مادەی 6 پەرلەمانی خۆمانە لە دەستورەکەمانە هاتووە کە ئەبێت زمانی فەرمی خوێندن لە هەموو دامەزراوە پەروەردەیەکانە ڕاگەاندنەکانە هەموو دەستگا کارگێڕەکانە بە زمانی کوردی بێ بەڵام تا ئێستا حکوومەت نەهاتووە ئەمە بەرجەستە بکە کە ئەمەش خۆی بۆ خۆی ئەو نەنگیە گەڕێتەوە بۆ ئەو و هۆکاری سەرکەوتنی هەموو ئەو نەتەوانەی کە بە کۆمەڵێک قۆناغا تێپەڕیوە نزیکترینیان ئەڵمانیا کە مێژۆکەی زۆر نزیکە لێمانەوە توانیان لە 1945 کە خۆمانە زانین دوای جەنگی جیهانی دووەم چیان بەسەرهاو لە 1960 هەموو بەرنامەی خوێندنیان لە دایانگەوە هەتا زانکۆکان کە ئێستا مازانین چه ئاسێکی پێشکەوتنان لە ڕووی زانستیەوە هەموو سەرچاوەکان وەربگێڕنە سەر زمانی ڕەسەنی نەتەوەکەی خۆیان ئێمە بەداخەوە وەکو ئەوەی کە ئەوەشمان نەکردووە بە پێچەوانەشەوە خۆمان هەژمونی زمانی بیانیمان زیاد کردووە خۆمان شکۆین بە زمانی بیانی خۆمان بۆ نمونە چیتە خێزانێکەوە مناڵەکەی بەڵام کات 4 ساڵە 5 ساڵە وەڵا لە دایانگە فێر ئینگلیزی بوو عادی بزان بە ڕەنگی پەمەیی ئەڵێ چی لای خۆی چونکە ئەمەش گەڕێتەوە بۆچی بۆ ناهۆشیاری ئێمە نەزانی ئێمە بەرامبەر بە زمان ئێمە وازانی زمان بەستە نابریتە لە کەناڵێک بۆ گواستنەوەی زانیاریەکان زمان دیوانی نەتەوەکانە هەموو ئاوەزمەندی تێفکران بیر و بیکردنەوە ژیاری و شارستانێتی و دنیابینی با و باپیرانی ئێمە هەتا بەم ڕۆگەشتووە لە زمانی کوردی لە چەند هزار ساڵەوە هەبێت تا ئێستا هەموو لە زمانەکەمان هەڵگیراوە ئێمە زمان پێمانەڵێت چۆن بیرەکەینەوە شێوازی بیرکردنەوەمان پێ ئاڵێ و لە هەمان کاتە بنیادانی کەسێتیمان پێکات بۆیە زۆر گرنگە ئێمە ئەم هۆشیارە بڵاو کەینەوە لە ناو خەڵکە دایکێک کە خۆی لە گەورەیە ئاواتە خوازی فێربوون ئینگلیزیە مناڵەکەی بۆ باجیەوە با بیخاتە دایانگەیەکەوە بە ئینگلیزی کە ئەمە بەپێی هەموو پێوەرەکانی نەتەوەی گردوەکان قەدەغی کردووە کە مناڵ بە هیچ شێوەیەک خوار تەمەنی 10 ساڵی لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئاوەزمەندی و کۆ ئەندامە دەمارەوە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی نەتەوایەتی و ڕەسەنایەتیەوە ئەم مناڵە زەرەری پێگا لە ڕووی پەروەردەیەوە بۆی ئێستا قەدەغە کراوە کە مناڵ نابێت لە خواردتەمەنی 10 ساڵیەوە بە هیچ شێوەیەک زمانی دووهەم وەرگرێ لە دوای 10 ساڵیشەوە من خۆم توێژنەوەیەکم کردو لەسەر داخورانی زمانی دایک لە دوای 10 ساڵیشەوە پێوەری خۆی هەیە ئەم هەڕەمەکیە و ئەم پاشاگردانیە نییە کە بەداخەوە ئێمە وەزارەتی پەروەردە نەهاتووە بەرنامە و پێوەر و سنوورێکدانێ بۆ قوتابخانە تایبەتەکان بۆ زانکۆ تایبەتەکان کە ئێمە ئەبێت ئێمە هێڵی گشتیمان هەبێ بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن لەکوێ تۆ نابێ ئەو سنوورە ببەزێنی کە ئەمە زەرەر بە زمانەکە تەگەێنێ کە زەرەریا لە زمانەکەت زەرەریا لە کلتورەکەت لە نەتەوەکەت لە ڕەسەنایەتی ڕاستە وڵا ینی خاڵێکی ئەتوانم بڵێم چوزانم یان ئەگەر جەنابەت بە توێژگونویە گەشت بیتە
ئەنجامەوە ئەو زانیاریانت لا بێ کە مناڵ لە دوای ینی لە پێش 10 ساڵەوە نابێ زمان جگە لە زمانی دایک زمانێکی تر بخوێنێ ئەی پێم سەیرانی حکوومەت چۆن ئاگەی لەم شتانیانی ئێمە بەداخەوە 2015 کە وەزارەتی پەروەردە بڕیارێکی هەڵی دەرکرد کە بە ئینگلیزیکردنی بابەتەکانی زانست و ماتماتیک بوو بۆ قۆناغی کۆتایی باخچەی مناڵان و بۆ قۆناغ یەکەمی بنەڕەتی ئێمە لەگەڵ ئەم مامۆستا بەڕێزانە لە هەموو مامۆستاکانی بەشە کوردەکانی زانکۆکانی ناوچەی سلێمانی واژۆمان کۆ کردەوە یاداشتمان پێشکەش بە وەزیری پەروەردەی پێشوو کرد کە وتمان ئەم بڕیارە هەتا سەر ئێسقان هەڵەیە دژە بە فەرهەنگونەتەوایەتمان وتیان ئێمە گلەیەکی من خۆم لەگەڵ جنابی وەزیر قسەم کرد دەستخۆشی کرد بۆی کە یاداشتمان ناونەتێ و ئێمە بەرهەڵستی ئەومان کردو بە توێژینەوە ئێمە وتمان کە ئەمە قسە نییە بە توێژینەوەی و ئەگەر متمانەتشان بە ئێمە نیە حتا ڕێگە چارەماندانا چۆن خەڵکە لێرن بۆ تواناسازی بۆ ئەوروپا کەسانیش بنێرن لەوێت لێکۆڵنەوەکەم زان ئەمە چنێک دروستە ئەم بڕیارە خۆ ئێمە بەداخەوە لە هەموو دنیاە هەر وەزارەتێک بڕیارێک دەرەکات ئەبێ پەیوەندی بکە بەو زانکۆیی کە پەیوەندی بە وەزارەتەوە هەیە ئەنجا بڕیارەکە دەرکا ئێمە بەداخەوە وەزارەتەکان خۆیان سەربەخۆ بڕیار دەرەکەن کاتێکە کەسانی پسپۆر و ئەکادمیش پیان لەڵێن ئەمانە نازانستیە یان ئەمە نەک نازانستی بۆ ئەو بڕیارە نانەتەوەیش بوو ئەوەڵێ من پاساوەکەی ئەو بوو کە دایک و باوکان ئەڵێن مناڵانی تر کە ئەچنە مەکتەبە تایبەتەکان فێری ئینگلیزی بوون ئێمە پارەمان نییە لەبەرەوەی حکومەت بابی کا بە ئینگلیزی بوو ئەوە دەستخۆش کاگەرینە ئەگەر ئێمە ینی ئەم درمە با بڵین ئەم درمە لە زانکۆ و پەیمانگا و ناوەندە ئەهلیەکانە ئیتر وردە وردە تەشەنەی سەن و وردە وردە ینی وای لاتۆ کە دیوارێک دروست بۆ لە بینی ئەو خەڵکانە خۆیان لە لاشعوری خۆیانە دیوارێکیان دروست کردو لە بینی خۆیان و خوێندکارەکانی تران ئەگەر تۆگەر زەرب و تەقسیمێکی بکەی بە حاسیبەیەک ڕەنگە مناڵێک ئەگەر لە دایانگەوە دەست پێ بکات لە دایانگەی ئەهلیەوە تا زانکۆ تاواکات ڕەنگە نزیکی 100,000 دلاری تێبچێت ینی بەڕاستی ئەگەر مبالغە نەکەیت بەڕاستی ینی نزیکی ئەو پارەی تێچێت کە با بڵین بە زمانەکەی خۆمان 10 دەفتەر دلاری تێچێت ینی ئەم 100,000 دلارە ئەگەر فەرقەکەی 100,000 دلاری دایک و باوچێکی کورد چییە کە مناڵەکەی پەروەردە بکات لەگەڵ دایک و باوچێک کە لە سوید و ئەڵمانیا و وڵاتانی کە جەنابەت دەرسەتیاوت و توێژینەوە و ژیانەتیا کردووە فەرقەکەی چییە؟ باشکاک دەروون ئەگەر بوارم بێ لەسەر ئەوە قساکەم و لەسەر هەنێک باشی تریش جار بە ئەگەڕێمەوە سەر ئەو پرسیاری جەناب بەس با بگەڕێنەوە سەر ئەوەی کە مناڵ ئەوە جەنابی دکتۆرە توێژینەوەی کردو گەیشتۆتە ئەوە بەڵام لە ڕاستە خۆ توێژینەوەی تریش هەیە کە باسی ئەوە کە مناڵ دەتوانێت لە یەک کاتە چەند زمانێک فێر ببێ ئەو نیە سایمەڵتینیەس بایلینگوەلیزم یا مەڵتیلینگوەلیزم هەنێ جار چکە هەنێ جار مەسەڵەن مناڵەکە لە ناو بیئەیەکە کە باوکی بە زمانی قساکە دایکی بە زمانێکی قساکە ینی ئەمە هەیە بە تایبەتی لە وڵاتانی دەرەوە زۆر زۆرە لە هەمان کات هەردوو زمانەکە فێرە بێ ئەمەش ئیشکال نییە جارێت تا ئێرە قسەکەی ئێمە ئەوەیە جەناب دەڵی سێرچ ئەگەر ئینگلیزی نەزانێت سێرچ بکات چۆن هیچی دەسەکەوێت یا هیچی دەست ناکە ئێمە کەسمان وا بزانمی دایەوەمان نەکردو کە ئەو کەسە نابێ ئینگلیزی بزانێت ینی ئەوە ئینگلیزی زانین شتێکی وتمان زۆر زۆر باشە بەڵام لەسەر حسابی زمانی دایک نەبێ و ئەسڵەن ئەگەڕێمەوە سەر ئەو قسەی جەنابی دکتۆر کە باسی کرد ئەڵێ ئەگەر ئینسان زمانی دایکی خۆی بەباشی نەزانێت چەندێ زەرەری هەیە بۆ ئاوەزمەندی و بۆ تێگیر بەفعلی دیراسات هەیە لەسەرەوە ینی هەر ئەخیریان با بڵێن سنتەرێکی توێژینەوەی جیهانی هەیە Intercultural Development Research Association ڕێک باسی ئەوەکە ئەڵێ ئەو کەسانەی کە زمانی ئینگلیزی ئەزانن بەڵام لە پاڵی زمانی دایکیان بەهێزە زمانی دایکی خۆشیان زۆر بەباشەزە کەسانی زۆر زۆر سەرکەوتوترن لە بواری ئەکادمیە لە بواری علمیە لە بواری فێربوونە توێژینەوە هەموو ئەوە ینی ئەمە لەواچێ ینی ببێ بە فاکتێکی علمی ئەمە لەولایەنەوە دووهەم یان ئەو نقطەیەشی کە باس کرا دکتۆر باسی ئەوەی کرد کە لە ئەوروپا چەند زمانێکە خوێنن بە زمانی دایکە خوێنن بەڵام چەند زمانێکی تریش لە دوای ئەوە خوێنن دکتۆر لەوانەیە جەنابە بیرە چون بە باسی ئەوە بکەی ئەسڵەن بەسەڵان ئەگەر ئەڵمانیا باسکەین نەک هەر زمانی ئەڵمانیە خوێنن ئەوە هیچ زمانی ئەسڵی خۆیان شتەکانیان بەوەیە دوایەوە ئینگلیزی دوایەوە بۆ هەیە زمانێکی پێ هەڵبژێرێ بەڵکو هەر مناڵێکی خەڵکانی دەرەوەی ئەڵمانیا کە هاتوون بۆ ئەڵمانیا ئەژین لە ناو مەکتەبەکان زمانی دایکی خۆیان نەخوێنن کاکە خۆ ئەوە ینی ئێستا بۆ نمونە لە وڵاتێکی وەکو سویدا ئەنواع و ئەشکال جالیەی کوردی تایە سربی تایە فینلەندی تایە کورە عەرەبی تایە
ئەمانە هەموویان لە مەکتەبەکان هەر مناڵێک زمانی دایکی خۆی خوێنێ هۆم لانگویجی پێڵێن یعنی ئەوە شتە گرنگ نەبێ نەبێ ناخرێتەوە ینی هەر خۆیان زۆر جەخدلەوە ئەکەنەوە چەندەها سیمینار بە بەردەوامی لەسەر ئەوە ئەکەن چەندها توژنۆکە چەندە گرنگە ئەم مناڵانە لە پاڵ زمانی سویدیا بەڵێ لە ناو کۆمەڵگەی سویدیا ژین مەسەلەن ئەگەر باسی سوید بکەین بەڵام چەندێک گرنگە زمانی دایکی خۆیان فێر ببن ئەوان باوەڕیان بە مەڵتیکەڵچڕەلیزم و وەکوێڵە دایڤێرسیتی و با بڵین جیاوازیەکان هەیە ئەوان ئەسڵەن زمانەکەی خۆشیان لەو ڕێگەیەوە دەوڵەمەند ئەکەن مەجموعی لوغەی سویدی چەند ئەگەر قەوسێکی بچووکم بێت ینی چەند مەترسیدارە بەعکسەوە من لێرە هەندێک جار جۆم لە دایک و باوک بۆە جۆم لە هەندێک خێزان بوو توێتی بردوومەتەوە مەکتەبە کورە کوردیەر ناخوێنن ینی لە وڵاتێکی دەرەوە بۆی گرنگە گە زمانی دایکی و مناڵە بخوێنرێ بەڵام لە وڵاتەکەی خۆتە بۆی گرنگ نییە لێ باشتر کە کوردی ناخوێن بەڵێ باسیەوەمان کرد ئەوان تەنانەت زمانەکەی خۆشیان دەوڵەمەندەکەن لە ڕێگەی زمانە جیاوازەکانی ترەوە ینی لەوێ بۆ نمونە لە مەجموعی لوغا ئەوە ئیشی بەڕێزیانە من نامەوێت قسە لەسەر ئەوە بکەم بەڵام یەکێک لەو شتانی کە ئەوە هەیە بە بەردەوامی زمانی خوان دەوڵەمەندەکەن لە ڕێگەی هاوردەکردنی کەلیماتی با بڵێن وشەی زمانەکانی ترەوە کە هەیە حتا بن لەم ئەخیرانە لەم چەند ساڵی خیرا لە ناو جەریدەیەکی سویدیا ئەوەم خوێنەوە کە زمانی سویدی بە معدل ڕۆژی 2 وشەی بۆ زیابێ ئەمە لەکوێوە هاتووە ئەمە هەمووی لەو باوەڕ بە مەڵتی کەڵچڕەلیزم و لەو بە هەر حاڵ ئەمە باسێکی ترە بەدوویستم ئیشارەت بۆ بم کە لەوێش چەندێک گرنگە ئەو زانکۆیانە کە جەناب باسیەکەی بە فعلی وەهمێک هەیە وەهمێک دروست بووە بەوەی کە ئەم زانکۆیانە ینی جیاوازن یام ناوەندی خوێندنانە جیاوازن کە لە ڕاستیان و هەمەش ینی ئێمە یەکەم کەس نین کە ئەوەمان هەیە ئەمە درێژکراوەی سیاسەتێکی کۆنی پێداگۆجیە خوێندنە سیاسەتێکی ترادیشنەڵە تەقلیدیە کە ئەتوانم بڵێ مەسەڵەن بۆ نمونە لە ئەمریکایە لە دوای دروستبوونی وڵاتی یەکگرتوەکانەوە دوای ئەوەی کە مەرحەلەی شەڕی ناوخۆوانیان تێپەڕان و گەیشتنە مەرحەلەی دروستکردنی زانکۆ نەک هەر زانکۆکان ئەوان ئیبتیدایی و متەوەستە و ئەوانەشیان ئاوا پۆلێن کردبوو هەندێک شوێنیان هەیە ئێستش هەیەە ئێستاش هەندێک مەکتەبی تایبەتیان هەیە ئەم مەکتەبانە تایبەتن بە دروستکردنی لیدەر بە دروستکردنی کەسانی ئەوە نیە پێشەنگ لە ناو باشە من قسەکەم لێرە ئەمێ ئەو پرسیارە لێ بکەم بۆی کە جوابم بیتەوە بۆی کە فرێ زۆرترین ماوەی بەرنامەکە بەرەو ئەوە چێت ینی ئەگەر ئێمە بە هەموو کەم و کوڕەکانی و کە هەمومان تێبینیمانە بۆ دکتۆر لەسەری ئەگەر زانکۆکانی کوردستان زانکۆ حکوومیەکانی وەکو زانکۆی سلەیمانی و سەلاحەدین و چی و ئەوە ینی ڕوونە لە ماوەی ڕابردووی ئەگەر چوزانم 15 ساڵی ڕابردوو بکەین بە قیاس ئەزانین لەم 15 ساڵات چەند کەسی لیدەری بەرهەمێناوە ئەگەر کەمیش بێ بەڵام چێن بەرهەمی ئەم زانکۆوانەی کە ئێستا بوونەتە شانازیەکی گەورە بۆ دایک و باوک و خێزانەکە ئەگەر هەر ئەوەیە یعنی ئیدامەی ئەم قسەیەمە کە ئەمە بیکەم ئێمە جارە ڕەنگە تۆزە زوو بێ حکم لەسەر ئەو بین بەڵام تەجروبەی وڵاتانی ترمان هەیە ڕاستە ئۆکۆی بۆ نمونە لە هەندێک مەکتەب و معاهدی تایبەتە لەوێ لیدەر دروستەکرێ ئەمە نەوەکە لە سیاست تەوەجوهێکە لە ناو دنیای سەرمایەداریە کە دروست یعنی نخبە دروستەکە ئەڕۆین لەمەوە بەرەو دروستکردنی ئێلیت نخبەیەک کە خۆیان جاکەنەوە لە خەڵکی عام یعنی جۆرێک لە دیسانەوە بەرهەمهێنانەوەی جیاوازی چینایەتیە لە نەوەیەکی ترە یعنی لە ئاستێکی تر ئەمجارە لە ئاستی زمانە لە ئاستی ئەو شوێنەیە کە لێ خوێنی لە کاتێکە لەو وڵاتانی پێشکەوتووە بە تایبەتی وڵاتانی سکەندناڤیا لە شیمالی ئەوروپا و سکەندناڤیا ئێستا ئەم تەوەجوهە بە تەواوەتی گۆڕاوە لە وڵاتێکی وەکو فینلاندا لە گوندێکی دوورە دەستی شیمالی فینلاند تۆ بچی بخوێنیت مناڵەکە و بنێریتە مەکتەبێکی ئیبتیدایی وەکو وایە لە ناو پایتەختە لە ناو جەرگەی هێلسینکیا بخوێنێ هیچ فەرقێک نییە لە نێوان ئەم خوێنیا ئەگەر هەش بێ فەرقێکی ئێزگار کەم کە شایانی باسنێ لە بینی ئەم خوێندنگانە ئەمانەی ئێمە وەکو یعنی بۆیە وتمان لە ئەوڵۆ مەترسیەکە ئەوەیە کە خۆویستن ئەمانە خۆیان بەدەستی خۆیانانەوێ ئەم شتە دروست بکەن کاک دەروون تەنانەت لە هەڵبژاردننی جوگرافیای شوێنەکانە ئەوە ئەبینرێ ئەو نەوعە جیاکردنەوەی ئەبینرێ تەنانەت لە بیناکانە ئەبینرێ وەکو هەندێکیان وەکو قولەی عسکەری دروستەکرێ ئیستیعلاماتەکەی ئەمان بیست جاران ڕێگە کاکتۆر بیری بەیان و سەیتەرەی زمانی کەرکووک زمانی بە عسکە ئاڕۆشتی لە کەرکووکەوە بۆ بەخا چەندێتون و تیژە ئیستیعلاماتی ئەو زانکۆیانە ئێستاوان ئەمە یعنی تۆ زانکۆ لە کۆمەڵگە جیا ئەەکەیتەوە
من نمونەیەکە بێڵە من لە زانکۆی ستۆکهۆڵم خوێندومە زانکۆی ستۆکهۆڵم ئەوەی کە بینی بێتی ئێستا ئازانەیە هێتەوە بەرچاوی لە مەوقعەکە لە ناو شارایە کاتێکە لە مێترۆکە لە محەتەی مێترۆکە یەکتە دەرەوە لەگەڵ هەر لە قیتارەکە دابەزیت و هاتیتە دەرەوەی مێترۆیەکی سەر داخڵی زانکۆکە ئاوی نە دیوارێکە بینی نە سیاسێکە بینی نە ئێستیعلاماتێکە بینی نەیەکێ پێ دەڵێ کوا هەویەکە و بۆ کوێ ئەڕۆی ئەزانی تەنانەت هەڵبژاردننی ئەم جوگرافیایە و بیڵ شێوازی بیناکە خۆی ڕنگدانەوەی ئەوەیە کە تاکو و چەندێک ئەم زانکۆیە لە هەناوی کۆمەڵگەکەیە تا چەندێک ڕەبتی هەیە پەیوەندی هەیە بە هەموو عکسەوە لە کوردستان ژینگەکانی جا ئەکرێتەوە دوورە دەسەکرێ و لێرە ئەوە دروست دەکرێت لە لاو با بڵین ڕەمیری هەر دکتۆرەگەر ڕاستە دکتۆرەگەر هەمیشام قسەیەکەم و لە پیاوی چۆک و جەنابیشت کە سەربردەیەک و دەردی پێش بەرنامەکە دکتۆرە وتی یەک محەممەدی مەحویمان هەیە ئەگەر وەسفێکی زمانی کوردین بۆ بکەی بە چەندی ڕێکی کورد چۆنی بۆم وەسفەکەی بەپێی ئەم دۆخەی کە ئێستا هەیە بەپێی ناوڕۆکیان بەرنمەیە بۆی کە من ئەگەر بۆ نمونە ئەو وەسفەی تۆ کۆپی بکەم بە دایک و باوکێکی بڵێم کە زمانی کوردی بەکەم سەیرەکە ئەو وەسفەی تۆ چییە بۆ زمانی کوردی سەرەتا بێ بزانین کە بۆ هەموو مرۆڤەکان بۆ هەموو نەتەوەکان بە پێی زانستی ئەمڕۆ زمانێکێکە لە پێکاتە چڕ و ئاڵۆزەکانی مێشتی مرۆڤ بۆاتە مۆدولێکێتی لەگەڵ فەرهەنگەکەیە چەند بایەخ بە زمانی دایک بین هێندە بایەخ بە مێشتی مرۆڤی کوورد دەدەین هێندە بایەخ بە مێشتی خۆمان دەدەین دوو ئەو ئەدگار و تایبەتمەندیانەی کە زمانی کوردی هەیەە ئێمە لەگەڵ ئەو لە مناڵیمانەوە کە زمانی کوردی وەرەگرین و فێرێ بین و هوشەکانی کۆکەین و ئاخاوتنی پێەکەین بەو ئەدگار و تایبەتمەندیانەیە بەو زمانەیە کە ئێمە پێی بە دنیا ئەبین درگ بە دنیاکەین ئێمە لە دنیا ئەگەین کەواتە ئێمە لە زمان و لە چاوی زمانی کوردیمانەوە دنیا ئەبینین و تێ ئەگەین دەوروبەرم و کەسەکانی دەوروبەرمان ئەبینین تێ ئەگەین کێشەکانمان ئەبینینەوە چارەسەرەکان بۆ کێشەکانمان ئەبینینەوە لەگەڵ هەموو ئەمانە بۆمان دەرەکەوێت کە ئەو زمانەی زمانی دایکمانە کەسێتی خۆمانی دروست کردووە بەشێکی سەرەکی کەسێتی من یا هی مناڵەکەم یا هی بەرامبەرەکەم زمانەی دایکەکەیە کە ئێمە پێی ئەدوێن ئەمجا هەر ئەم زمانەیە کە هەڵێن زمانی کوردی و نەتەوەی کورد کەواتە زمانەکە بوو بە ناسنامەی نەتەوەکە کاتێککە ئێمە ئەم زمانی خۆمان فەرامۆش ئەەکەین بۆ هاتا کەسێتی خۆمان فەرامۆشەکەین بۆ هاتا کەسێتی تاکو و کۆمەڵی خۆمانمان بەلاوە گرنگە تازەترین توێژینەوەکانی جیهان ئێستا زمانی کوردی لە چه ئاستێکدا لە چ پێوەرێکدا وەکو ژمارە بەڵێ ئەوە حەزەکەم باش بۆ ئەو پرسیارەت کرد ڕوونکردنەوەیە بم زمان وەکو فەرهەنگ جیاوازە لە زمان وەکو ڕێزمان ئەمجا زمان وەکو هەردووچی بەیەکەوە ئەمجا ئەو زمانە ستانداردەی کە هێنراوەتە ئاراوە و هەموو ئەم بەرهەمانیان پێتۆمار کراوە ئێمە ئەبێت لەم زمانەی دواییان بدوێن بەواتە لە ڕێزمان و لە فەرهەنگ و لە زمانە ستانداردەکە و بەرهەمە پێنووسراوەکانی و ئەو لێکۆڵینە زانستیانەی کە پێی ئەەکەین لە ڕاستیە ئەگەر حکوومەتی هەرێم مەبەستی بێت و ئامانجی بێ و مەبەستی بێت ئێمە لە ماوەیەکی دیاریکراوە ئەتوانین پرۆگرامی بۆ دانێن بەرنامەی بۆ دانێن لە ماوەیەکی دیاریکراوە هەنگاوێکی زۆر گەورە بیبینە پێشەوە بەڵام ئەگەر لە فەرهەنگەکە بدوێی ئەوە کە لەو شێوەیە قسەی لەسەر کراوە گوایە زمانی کوردی لە پلەی چوارەمایە لە ڕووی گەنجی وشەکانەوە من پێ دەڵێم تەنانەت ئەوەش ڕاست نییە بۆ چونکە ئێمە ئەوەی کە لەویا ئەو قسەی کردووە ڕەنگە پێوەست بە کرمانجی ناوەڕاستەوە قسەکەی کردبێت لە کاتێکە ئێمە کرمانجی ناوەڕاستمانەیە کرمانجی سەرومانەیە گۆرانمان هەیە بە زازا و بە هەورامی و بە هەموویەوە ئەگەر بێت و گەنجی وشەکانی هەموو ئەم زارانە بێنین کۆیکەینەوە زۆر لەوە زیاتر دەرەچێت کە لەویا ئاماژەی پێدراوە من بەردەوام وتومە ئێمە کۆمەڵێکی کشت و کاڵین گەنجی وشەکانی بواری کشت و کاڵی ئێمە یەکێکە لە زەنگینترین
گەنجەکانی وشەی دنیا پەیوەست بە هەموو نەتەوەکانی ترەوە بەڵام ئەڵمان کەەوە نەتەوەیەکی پیشەسازیە گەنجی وشەکانی ئەو زیاترە وڵاتێک کە سیاسەتی زیاترە گەنجی وشەکانی ئەو بوارەی زیاترە ئەمە ئەوە ئەگەیەنێکە ئێمە لە هەموو ڕوویەکەوە لە ئاست زمانەکانی تران نابێ ئەو قسێ بکەم بەڵام ئەڵێم لە ئاست ئەوانی باش دکتۆر بۆم کە بە دوا قسە ئامۆژگاری تۆ چییە و پلانی چارەسەر بۆ ئەم دیاردەیەکەی تر وەکو لە ئەوڵەوە باسمان کرد وەکو کاگەرینی ژووتیانی ئەمە بە بەرنمەیەک دەست پێەکەین ئەم بەرنمەیە هەنگاوێکی بچووکە بۆ چارەسەرکردنی دیاردەیەکی گەورە و پرسێکی گەورە بەڕاستی بەڵام هەنگاوەکانی ئایندەی لایانی بەرپرس هەنگاوەکانی ئایندەی تاچی کورد خێزانی کورد چۆنچۆنیە بە کورتی من ڕووی دەمەکەمە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیران باش لەبەرەوەی ئەم کارانە بە پرۆگرام و بە بەرنامە ئەکرێن لە شێوەی کاری زانستیە پاشان بە دەستور ڕێگەخرێن بە دەستوریش ئەسەپێنرێ بەسەر هاوڵاتیە کە ئەوەی ڕاستە بیکات. حکوومەت بەو شێوە گشتەی کە لێی دوام ئەبێدان بە هەڵەکانیا بنێ ئەبێدان بەوادا بنێ تا ئێستاش ئەو کارانەی کە کردوونی دروست بوون و ئەو کارانەی کە کردوونی دروست نەبوون و ئەنجامی خراپیان لێکەوتۆتەوە ناوەندی وەکو ئێمە و خەڵکی وەکو ئێمە و پسپۆڕانی زانستگا ئەی خاتە بەردەستیان لە ڕاستیا بێن دانیشن لەگەڵمانە ئێمە ئەو پرۆژانە بێنی نەدی بۆ پرۆژانە کار بکەین و دەستورەکانیان بۆ دابنین لە ڕێی پەرلەمانەوە پاشان ئەو کاتەی کە حکوومەت دڵسۆز بوو زۆر بە ئامانجی پاکەوە هاتە پێشەوە دەستوری بۆ دانا خەڵکی متمانەی بە حکوومەت دەبێت خەڵکی متمانەی بۆ بێ ئەوەی حکوومەت بۆ ئێمەی داهەنێ ئامانجی پاکە و کاری پێکە ئێمە ئەمانێ بگەینەوە ئاستا بەواتە من ئەمێ بگەینە ئەو ئاستەی کە خەڵکی کوردستان باوەڕی بە حکوومەت هەبێ متمانەی پێ هەبێ باوەڕی بۆ هەبێ کە پێویستە کار بە بڕیارەکانی دەسەکانە خۆش شیلان خان دکتۆرۆک و دواقسە وکو مامۆسایەکی زانکۆ چۆن چۆنی تر دەست پێ بکەین وڵا پێشەوە مەوێت یەک کتێبین لەسەر قسەکەی جەنابی مامۆسائەرین کە باسی لەوە کرد لە ئەوروپا مناڵ ئەخوێنێ زۆر ڕاستە ئێمە دووشتمان هەیە تێکەڵاومان کردووە زمانی فێربوون جیاوازە لە فێربوونی زمان لە هیچ وڵاتێکی ئەوروپا نایەت ماتماتیک و زانست کە بنەما ڕشتە سەرەتەکەیەکانی خوێن بە زمانی دووەم بیا بە مناڵ بەڵام لەگەڵەوە زمانێکی هاتێ فێری بێ گرفتەکە ئێمە لەوایە حکوومەت هات دەستی کرد دا بە شتێک بە حساب لەوە مناڵ فێری زمانی دووەمکە کە بەمە هات هەژمونی زمانی دووهەمی سارکردەوە لەبەرەوە بێمە بەداخەوە وەزارەتی پەروەردەش زمانی فێربوون لە فێربوونی زمان جیا بکاتەوە بۆ هەنگاونان دەردی کابراڵێ هەموو شتێک ئێستش دەستی بیتیا لە زەرە لە نیوەی بگەڕێتەوە باشترە هەر لە ئێستشا ئێمە ئەتوانین ڕێگەکان بگرینە بەر ڕێگەکانیش زۆر زۆر ئاسانە وەکوتمان ئەبێ کەمین شت حکوومەتی هەرێم فەلسەفەیەکی پەروەردەی هەبێ کە دای ڕێژێ چونکە پرۆسەی پەروەردە و فێرکردن پرۆسەی باڵاکردنی زمانی دایک تەنها بە وەزارەتێک و بە گروپێکی دیاریکراو ناکرێت چونکە بەرنامە ڕێژی کە لە وەزارەتی پەروەردە دائەنرێت هەموو وەزارەتەکانی ترکێتەوە بڕوات هەبێ کاک دەروون لە ئەوروپا ئەو ناوی یاریەی کە لە ناو پرۆگرامی خوێندنی مناڵی بنەڕەتیا دائەنرێت پێش ئەوە بە وەزارەتی بازرگانی ئەو وڵاتە ئەوترێت تۆ ئەبێ ئەو یاریە بێنی ئەنج ئەمان ناوەکە ئەخرناوە یعنی وەزارەتی پەروەردە دایەنێ وەزارەتی بازرگانی چ یاریەک بێنێتە ناو بازاری کۆمەلگەکەیەوە چ بەرنامێک لە کەناڵەکانە ئەوە بێت بۆیە ئەبێ ئێمە زۆر وردەکارانە زۆر هەستیارانە و زۆر بەرپرسانە مامەڵە لەگەڵ ئەوە بکەین کە وتمان بەرنامە ڕێژەرگی بۆ حکوومەتە گەڕێتەوە و هەر حکوومەتیش ئەتوانێت جڵەوی خێزان جڵەوی دامەزراوە پەروەردەیەکان جڵەوی کەناڵەکانی ڕاگەیاندن و دامەزراوە کۆمەڵایەتەکان بگرێت دەسەکانە خۆش بێ کاگەرین دوا قسە چی بکەین ئەگەر مەجالم بیتێ 2 دقە باشە 2 دقە زیاتر قسە ناکەم دەربارەی ئەوەی کە جەنابیان باسییان کرد هەر هەمووی ڕاستە ئەسڵان خۆی یونسکۆ ساگەر بگەڕێتەوە بۆ یونسکۆ هەر کەسێک دەتوانێت سێرچ بکە کۆمەڵێک ستانداردی داناوە ینی وەکو بەرچاو ڕوونیە کە ڕێنماییوانەکە کە چۆن تعامل بکەین لەگەڵ زمانی یەکەم و دووەمەوانەیە ئەو دابەشی کردو بەسەر 4 قۆناغا طبعا دوای تەفاسیلی زۆرتیا لەبەر کەمی کار ناتوانین باسیکەین بەڵام لە قۆناغی یەکەمە مناڵ هیچ زمانێکی تر نابێ بخوێنێ جگە لە زمانی دایکی باش
یعنی بە هیچ شێوەیەک لە قۆناغی دووەمە ئەبێت ئیش لەسەر ئەوە بکرێت کە زمانی دایک پەرە پێ بدرێت ئۆڕەڵی واتە بە زارەکی بتوانێت ئەم کەسە کاک دکتۆر چی پێوترێ فلوێنت بێ ینی زۆر تەڵق بێ لە زمانە ینی لەگەڵ ئەوەیە کە پەرە بە زمانی دایکێرێ لە قۆناغی دووەمە اینجا وردە زمانی دووهەمی بەس تەنها بۆ ئینترۆدیوس بکرێ زۆر بە شێوازێکی سەرەتایی لە قۆناغی سێهەمە زمانی دایکەکە هەرماوە تو هێشتا پەرەی پێی اینجا ییت تەتویرەکەی بە زمانی دووەم لە قۆناغی چوارەمە هەردوو زمانەکە ئەتوانی بە شێوازێکی تەڵق بە لێهاتووی بەکاربێنی بۆی بۆ پرۆسی کە خوان پێڵێن لایف لۆنگ لێرنینگ یعنی ئەمە ئەگەر حکوومەت بەس تەنها ئیش لەسەر ئەوە بکە پراکتیزی بکە باوەڕ کە زۆر مشکلەمانەکە یعنی تۆ من ئەزانی لە ئەسنای قسەکانی ئێوە بیرم لەوە کردو ئەزانی چەند ناخۆشە سەد مناڵ هەیە ناتوانێت بە باشی تەواصل لەگەڵ جیلی مەسەن لەگەڵ نەنک و باپیریا بکە لەبەر بۆ بە دیاردەبانەکەی جیاوازە کۆمونیکیت ئەبچڕێ کە ئەوە بچڕە ئەو هینی تەواصلە ینی علاقەکەش وردە ئەبچڕە و کاڵە بێتەوە من هەموو جار ئەڵێم ئەو شتێک کە بەریتانیا نەیتوانێت لە کاتی ئیستیعمارە بیکا بە هارد پاوەر لە وڵاتی ئەمە یاسا ئەمریکا لە عالەمایکا بە سۆفت پاوەر بەوەی کە ئەو سۆفت پاوەڕی کە جۆزف نای ئێڵە لە ڕێگەی ترەوە تۆ یەیت احتیلالی با بڵێ کەڵچەری خۆ و هەناردەی دنیا هەموو دنیاکەیت بۆی لەبەروی کاتمان نەماوە یەک قسەی چۆمسکی ئەەکەم بە دوا قسم چۆمسکی ئەڵێ هەموو زمانەکان لە ناو زمانی دایکدایە دەسەکانە خۆش بێ لە کۆتاییە من خۆم درکم بۆ کرد کە ئەم بەرنمەیە هەنگاوێکی زۆر بچووکە بۆ ئەو دیاردەی کە باسمان کرد لێرە قسە بۆ دوو کەسەکەین یەکەم بە لایانی پەیوەندیدار کە حکوومەت و بەتایبەت ئەو سێ چوار وەزارەتی کە باسمان کرد تکایە دەست پێ بکەن تکایە ئەو دیوارانی کە بۆ زانکۆ ئەهلەکانتان دروست کردووە بۆ پەیمانگا و خوێندن و قوتابخانە ئەهلەکانتان دروست کردووە بوونەتە دیوارێکی زۆر زێڕین و زۆر گەورە لە بەرچاوی دایکان و وای لێ هاتووە کە وا تێگەیشت و نوێنێکی واتان پیشان ناوە وێنێکی وا پیشانیان کەیتر زانست و زانیاری لەم دیوارانەوە پەخشە بێ بۆ ناو شارەکان و بۆ ناو کۆمەلگە و خێزان کە ئەمە تەواو لە ئەنجامی ئەم دانیشتن و لە ئەنجامی بەرنامەیە تێگەشتین لەوەی کەەوە بیرکردنوێکی تاو ناڕاستە بۆیە وەرە ینی با باڵانسێک دروستکەن با هاوچێشەکە یەکسان کەن بۆی کە ناوەندە خوێندنە حکومیەکان ئاستیان بەرزکردنەوە ئەو ئاستانەی ئەوانیش بەپێی ئەو ستانداردانی کە باسمان کرد بکرێت لانی کەم ئەگەر ئەم دیاردەی هیچی دروست نەکرد بێت تێکچوونی هەڵۆشانی شیرازی خێزانی دروستکردو و چۆن کاگەرین وتی ینی بەڕوونی ئێستایی بینین کە ئەو جیلەی کە تازە پێگەن ناتوانن گرێدراوی جیلەکەی لانی کەم 15 ساڵ سەر و خۆیان بن هیوادارم بە هەنگاوێکی بچووک بە دەستپێچێکی میدیایانەیەمە دەستمان پێکرد بێ و دیاردەکە بۆ لایانی پەیوەندیدار و بۆ ئێوە جێڵین و هیوادارم بە دایکانی شەڵێم تکایە هیوادارم ینی بینەری ئەم بەرنمەیە بن و بینەری ئەو قسانە بن کە لەم بەرنمەیە کرا و بینەری ئەوە بن کە گرنگی زمانی دایک چەند گرنگەوەکو دوا قسەی کە کاگەرین باسی کرد هیوادارم شتێکمان کرد بێ کاتێکی خۆش